إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا فإنما يضل عليها ولا تزر وازرة وزر أخرى وما كنا معذبين حتى نبعث رسولا ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا یەکێتی نیشتیمانی کوردستانی دامەزراند و نەخشەی بۆ هەڵگیرسانەوەی شۆڕشی نێدانە کە لە یەکی حوزەیرانی ساڵی 1976 ڕاگەیەندراوە بووە سکرتێری گشتی یەکێتی لە ساڵانی دوای دامەزراندنی یەکێتی. مامجەلال کوڕی شێخ سامەدین کوڕی شێخ نووری کوڕی شێخ غەفوور هاوینی ساڵی 1933 لە گوندی کەلکانی قەتباڵی چیای کۆسرت لەدایک بووە کە دەڕوانێتە دەریاچەی دووکان کە پێش هاوڕێکانی دەکەوت بۆ کۆڕی بەرسەم ئەو بۆلانی لەو سەردەمەدا بەڕێوە چۆن. بەیانیان لە کاتی ڕیزبوونی قوتابیاندا مامۆستاکان پێشەوان ئەویان هەڵدەبژارد بۆ خوێندنەوەی شێعری نیشتیمانی نەتەوەی. لەوێوە بیرۆکەی نەتەوایەتی لای ئەو چەکەرەی کرد تاوای لێهات و بەردەوردا بەسەری نازان بوو کە گەیشت لە پۆلی چوارەمی سەرەتایی یەکێک بوو لە پێشەنگەکان الذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم. قوتابیانی کوردستان هەڵبژێردراون لە هەمان ساڵیشدا یەکێک بوو لە دامەزرێنەرانی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان. ساڵی 1970 ڕۆڵی کاریگەری خۆی بینی لێگرتنەوەی هەردوو باڵی پارتی دیموکراتی هەند. ساڵی 1970 سەفەری دەرەوەی عێراقی کرد و ماوەیەک لە لوبنان و میسر و سووریا مایەوە و دوای ڕووخاندنی شۆڕشی کورد کە لە ئەنجامی ڕێکەوتنامەی نێوان سەدام و شای ئێران داوا لە هەموو پارت و لایەنە سیاسیەکانی هەر چوار پارتی کوردستانی ئەوڕۆ لەم ساتە ڕۆژە ناسکەدا کورد زیاتر لە هەموو ڕۆژێک پێویستی بە یەکبوون و یەکگرتن هەیە چون ئێستا دوژمنانی کورد بەگەلە کۆمەکی زۆر بەهێزەوە ئەیانەوەی هێرش بکەنە سەر دەستکەوتی باشووری کوردستان. جەلال حوسامەدین تاڵەبانی ناسراو بە جەلال تاڵەبانی لە سەردەمی لاوێتیەوە دۆست و هاوڕێیانی لە بەرچالاکی و وریایی پێیان وتووە مام جەلال و لەو ڕۆژگارەوە نازناوی مام جەلالی هەڵگرتووە. جەلال تاڵەبانی لە 12 نۆڤەمبەری ساڵی 1933 لە گوندی گلکان سەر بە قەزای کۆیە لەدایک بووە و
لە تەمەنی 72 ساڵیدا و بە دیاریکراوی لە 6 نیسانی ساڵی 2005دا بوو بە شەشەمین سەرۆک کۆماری عێراق و هەروەها یەکەم سەرۆک کۆماری هەڵبژێردراوی عێراق و یەکەم سەرۆک کۆماری عێراق کە بەرەچەڵە کورد بێت. تاڵەبانی هەر لە منداڵیەوە بە کەسێکی وریا و بەتوانە ناسراوە و لە تەمەنی 14 ساڵیدا چووەتە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە و لە سەرەتای ساڵانی پەنجاکان وەک ئەندامی دامەزرێنەری یەکێتی قوتابیانی کوردستان دەستی بە چالاکی سیاسی کردووە و بە کاتێکی کەم و لە تەمەنی 18 ساڵیدا و لە ساڵی 1950دا وەک ئەندامی لیژنەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان هەڵبژێردرا. تاڵەبانی لە ساڵی 1953دا دەستی کرد بە خوێندن لە کۆلێژی یاسا و لە ساڵی 1959دا تەخەڕوجی کرد. دواتر بەشداری کرد لە ڕاپەڕینی کورد دژ بە حکومەتی عێراقی و بە سەرکردایەتی عەبدولکەریم قاسم لە ساڵی 1961 و لە وتووێژەکانی ساڵی 1963دا سەرکردایەتی وەفدێکی کوردی کرد لەگەڵ حکومەتی عێراقی کە ئەو کات عەبدولسەلام عارف سەرۆکی نوێی حکومەت بوو. چەند مانگێک پاش شکستی شۆڕشی ئەیلوول لە ساڵی 1975دا تاڵەبانی لەگەڵ کۆمەڵێک هاوڕێیدا لە هەمان ساڵدا یەکێتی نیشتیمانی کوردستانیان دامەزراند. ئاڵای شۆڕشی بەرز کردەوە و نەیهێستی کە کوردستان لەژێر چەکمەی پاش سەداژی کەرەکتی. تاڵەبانی لە پاڵوەرگرتنی پۆستی سەرۆکۆماریدا لە ساڵی 2008 پۆستی جێگری سەرۆکی ڕێکخراوی سۆسیال ئینتەرناشناڵی وەرگرت. تاڵەبانی چی ئەو کاتەی لە ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان بوو و چی ئەو کاتێک کە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە پیاوێکی چالاک ناسراو بوو. لە پاڵەوەی هەمیشە بە کەسێکی نەفس درێژ و خاوەن ئیرادە ناوی دەهێنرا. بەشێک لە چاودێرانی عێراقی و کوردستانی پێیان وایە پاش نەخۆشکەوتنی لە دیسەمبەری ساڵی 2013ەوە غیابی تاڵەبانی بە تەواوی لە گەڕۆپانی عێراق و هەرێمی کوردستان دیارە. بەو پێی تاڵەبانی پێشتر بە یەکێک لەو کەسە دەگمەنانە ناسراو بوو لە گەڕۆپانی سیاسی عێراقدا کە پەیوەندیەکی باشی لەگەڵ هێزە ئەقلیمیەکان و هەروەها تێکڕای هێز و لایەن خستەوە دڵی هەمومان ئاسۆت ساماڵ کرد تۆ لە تەمکومان خاکی و خۆنەویست مەی تۆوە ئازادی هەڵات بووی بە جوانترین ناوی ڕۆژهەڵات ناوت گەورەی بە مێژووماندا بە تۆ قەدڕا ناوەستێ شانازی ئەکەین کە تۆمان هەیە سەرۆک کۆمارێ کە پێشمەرگەیە شوودرێژی ماندوونەناسی تەمەنت بەخشی بۆ دیموکراسی تۆ لە شکستە کێوی ورە بووی
سایە و سەرکردە و سەری گەورە بوو کەس ناهێنین خاوەنی تۆ بین سەرکردەیەکی دیاری جیهانیت مایەی سەربەرزی و تاجی سەرمانیت شەهیدەکانمان ئازانمان ئەژین دووبارە ئەڵێن مام جەلال سەرۆک کۆمارە ئەگەشێتەوە مەشقەڵانەکەت گڕی شۆڕشی حوزەیرانەکەت هەموو ڕێبوارین لەسەر ئەو ڕێیە مامە سەر قافڵەی شۆڕشی نوێیە مام بەردەوامین إنما يرثها ناصير هذه شنو يكافئ شنو سورة النعيم بشروا بها فقدوا يا الله يا بنات هذا درس الشوارع هەر یەکە وڵاتێک ئێمەش خەونمانە وڵاتێکی سەربەخۆمان هەبێ و نەوەکەشمان ئەو نەوانەی کە لێرەش لەدایک بوون ئێستاش بە خەونی بوونی وڵاتێک ئەوە کە بۆ من وڵاتم نییە ئەمە گەورەترین شتە بۆ ئێمە بەڕاستی ئیمڕۆ کە وردە وردە پلانەکان وا ڕوا کە بگەینە ئامانج و ئێمەش سەربەخۆیی بین باشترین شت بۆ ڕوحی ئەو پیاوە بەرزە بۆ ڕوحی ئەو پێشمەرگەیی کە لە پێشمەرگایەتیەوە گەیشتە سەرۆک بۆ پێشنەوەی ئەو پەیوەندیە لە ناو حیزبەکانە بۆی بتوانن بە هەمویان بە یەکدەنگێک هەڵوێست بمانگەێن ئامانج ئاما بوانی بەڕێز ئێمە بەم شێوەیە کۆتایی یێنین بە پرسەی ئیمڕۆ سوپاسی ئامادەبوونتانەکەین ئەزێتتان کێشا مام جەلالی هەموومان بووە ئێوەش لەگەڵ ئێمەیە خاوەنی مام جەلال و مام جەلالیش خاوەنی هەموومان بووە زۆر زۆر سوپاسانەکەین سەرچاومان هاتن بە ناوی لیژنەی ئامادەکاری ئەم پرسەیەوە جارێکتر سوپاسانەکەین و ئەزێتتان کێشا مامۆستا گیان ئەگەر بکرێ سوورەتێک عەشەرەیەک ئینتیهای پێبێنی بۆی دانیشتنەکەمان کۆتایی بێ زۆر سوپاسان لە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم سەرخۆشی لە خۆمان و لە هەموو میلەتی کوردەکەم بە تایبەتی بنەماڵەی مام جەلال داچی شەهیدان خوشکی شەهیدان نازانم چی فۆ بڵێم بۆ کڵە پیاوە پێشمەرگەی ماندوونە ناس هیچم پێ ناوترێ بەخوا هیچی بۆ بڵێم زۆر جێگای داخ و پەژارەیە زۆر جێگای داخە بەڕاستی نازانم هیچ بڵێم کارمانگیان بەخوا هیچم پێ ناوترێ مام جەلال سەرکردەیەک بوو کۆپی نییە هەر حەزی بوو هەر ژیاوە بە سەربەرزی هەتا ماڵاوی کرد بە سەربەرزی چونکە سەرکردەیەکی ڕۆشن بیر بوو سەرکردەیەک بوو حەزی بە ئاشتی بوو حەزی بە پێکەوە ژیان بوو حەزی بە ڕاستی بوو بە ئازادی بوو زۆر سوپاس پارتی دیموکراتی کوردستان لجنە ناوچە هامبورگی سەرخۆشی گشتی گەلی کوردستانێکم ڕاستی مام جەلال نەبەسل یەکێتی نیشتیمانی کوردستان شویە یان ماڵباتە خۆشیە مام جەلال هەر چهار پارچێت کوردستانە چویە مام جەلال 40 میلیۆن کووردا بووە ئەبرو کوردستان هەر چهار پارچێت خوبە خەمگیرە و تازی دانایە هیویت کەم خودێ مازن جهەیە بیتە بە حەشت و لە هەمی جهەیە هەمی سەرکردێت کوردی و هەمی شەهیدێت کورد و کوردستانێ و هیویت کەم ژی بوو ملەتێک کورد کو ئەم هەمی پێک بە ئێک و بگرین و ئەف چوونە مام جەلالی ببیتە فەکتەرێک بوومە هەمیە ئەم ڕێک ڕێزیە ماڵا کوردی ببینە ئێک بەرامبەری دژمنێت خۆ و دخوازە سەرکەفتنێ و هیویت کەم سەر کوردستانێکا سەر بخۆ بوو ملەتی کورد بهێتە ئاوات زۆر زۆر سپاس لە پرسەی ماتەمێنی
بەڕێز مام جەلال بە ناوی دەستەی بەڕێوەبردننی ئەم پرسێەوە زۆر زۆر سوپاسی هەموو لایەکەکەین لە دەستدانی ئەم بەڕێزە مەزنە لە دەستدانیشی گەورەیە بۆ خەباتی ڕزگاری نیشتیمانی کوردستان خەمیەکی زۆر زۆر گەورەیە بۆ تاسەری گەلی کوردستان کە پڕبەتەڵ ناتەحەی خۆمان دەرەبڕین بۆ ئەم لەسەستانە دوا خەم بێ بۆ گەلی کورد بژی کورد و کوردستان بژی ئازادی گەل و ئازادی لە هەر چوار پارچەی کوردستاندا. ئەڤریکا ئەمی تاتنە پرسا تەمینی خوا خۆش بۆ سەرکردێ مەزن مامێ هەمیمان مام جەلال تەلەبانی بناوێ پارتی دیموکراتی کوردستان پرسە و سەرخۆشیە خوا ئاراستای بنەماڵە خوا لێ خۆش بوتکن و هەمی ئەندام و لە ئەنگیر و دۆست و جەماوەری یەکەتی نیشتیمانی کوردستان و هەمی خەڵکی کوردستانê هیوی خوازنش خدای مەزن وەفاتبوونا سەرکردێ مەزن مام جەلال تەلەبانی ببێت تیمای یەکگرتن و یەکڕێزیە نەفماڵە کوردی و ملەتی کوردژە بگات هەمی هیوا و ئاواتێ خوا ئەو هیوا و ئاواتێت کو بەرێز مام جەلال تەلەبانی هەموو ژیانە خوا بۆ تەرخان کرا. لە ساڵی 1946دا لەگەڵ چەند هاوڕێکی خوێندکاری بە ئامۆژگاری یەکە مامۆستاکانی کۆمەڵەیەکی فێرکاری میهێنی دامەزران بە ناوی کۆمەڵەی پێشخستنی سیاسیدا بەردەوام بوو دواتر چوو تخباري مبارجين حسب نوبة مزرفة صلاح الدين أيوبي وحمي أندامت ما وبنوبة حمي كردت ميل كيلي دارت غما بنا مالا مامينا وحمي ملت الكرد برستي بشك دارت في غما جراني بشك دارت غما بنا مالا مامينا وحمي ملت الكرد براستي وقت إنسان هر إنسانك وكل نفس ذائقة الموت هم إنسانك دمريتن دي تمام مرنكتن بس وقت إنسان مر تشتكي بش خود تليتن أويش ذكريا بيرهاتنا وي ما شاء الله قالك ومزنا وكسيش نشد بير بكتن دليلش أويا خوش تريابي عمي خلقي في همي عالم همي إنسانك دمريتن دي طامة مرنكتن بس وقت إنسان مر روح هذه روح هيك شيء هذا شيء ولا خدمتنا يوقلينا كان شو مر شرط تعذب هي بس هر عيني من مجال والله وزير الحزر كان حسبت يكون مش وبعدين مش قاعدين زول مش ما قام بخير باهي زين دار ليره ستشام نو الهامبور الهامبور اي شيء زور شو وتمنكها زور زور لم لا ولا هامبور شارع قوري كتير سلمان زور هنا قسم برا هم حزبك يعني ليه يا رجوا خابله او یادگاری خوشت چیه که ئێستا برادرانیش پیان وتیت کە یادگارێکی خۆشمان بەبجێڕیتەوە والله لكاتي تمام ما مجال خوتان زان جايب زور حجي الاشتي وهلا صار حفتا حول اخوا كركوا كاع على العسكريين بو بخا بلام او وقت او زماني بخاو او صدامي او وقت زول تبرزبو مفاوضات كمان سيد نقد علي هاتوا بشوار ساعتها مولد هاتوا كهاتوا دو بارا بو صاري هشتا شوار مفاوضات دسي بيكر دوا شونا بخا لبخا صدام لي برسيوتي ابو شلال تشيتي استاذ جلال هاتي تشي توقعت هاتي وبا اوتي دو توقع ما بيكان دمان شي دسي بديتي بونكوجي او ترشان بمدهيه وتي دونا توقعك تو مفاوضات ومعناتها تكفي لو كانت مفاوضاتك ما مزال طبعا خدان زان نزول لغلا جاو لكن من نفس تباني زور بشي او زمان ستي ستويك كاكو وتي ولا ما نحكي ما بقى مش لغا شو ما بقى للري لنام تيار هليكوبترك من وهيرو خان لازم عمر زور شيء ازاد هوراني قباغي هنا كم كرده وقباغي
كونێکی ئەوە نەهەبوو بەکو سەرقەباغی هینوا بوو بەرمیلینەوە یەکجا ئەمە هەوا هاتە ژوورە کارخانەوە چیت کەوتم وەڵای نازانم بۆ شتێک گەڕام وڵا هەموو کۆکتەرێکی شوێنێکی تایە لای زابطێکی بەڕاد وتی وەرە کاتەوە ئەوای زوو گردی ئەو بەی گیرا چون لێزانی بەی بەڕاد هینەکە بۆ ڕێکە بۆ ئەوەندە وتی ئەوە خودەکە دەکەتەوە بەدوایادەکە نەخەریجە بکەینەوە هێنە جەماعەت شتێری ناکرد مامجلال و تەیارەچیەکان لە پێشەوە وتی بە مامجلال وتی وشالە بە مامۆسەمیش بە بلای مەدانشە جێ کورسیەکە بوو لە پێشەوە هێلیکۆپتەرەکە وتی نەبانێ من خۆمە ناسم عەجوو لە وتی دوایە خۆم لێ فڕمازانی وادان تراکتۆر جا بۆ خۆشم گێڕا زۆر پێکەدی وەختە یادی بەخێر قەت سەفەرێک کردووە لەگەڵا بۆ ئەڵمانیا قەت سەفەرێک کردووە لەگەڵا بۆ ئەڵمانیا بۆ ڤێنا کردم یەکەم کۆنگرەی هیل ئەوەی کۆنگرەکە ئەوەی هینی چ پێڵێنەوەی وەختی خۆی INC و کۆنگرێکی گەوریان بەس لە ڤێنا ئەحمەد چەلەبی و بەحر العلوم و ئەو معارزانەی کەیساکە لە معارزەی عێراقیەشا سەداما بوو لە 92 یەکەمین جا کە پەرلەمان بوو جەمەوە کۆنداین پەرلەمان سێ چوار ئەندام پەرلەمان داوەتکراین لەگەڵ مامجار پێشین بۆ لەنا لەو کۆنگر لەژ لەگەڵا بوو هیچ شتێک وتوە لەگەڵا بتوتە ئەگە بە قازی بینی بەمان بردمیان چون بە قەعەکە مەقعەکە لە مەتار مهمتر بوو کە چوونە ژوورەوە هەرچی ئەڕۆی هاوارێک من ئەڕۆیشتم پەلاسە پێڵیان پێداکەنم قایشەکان لێکردمەوە هەرچیم هەبوو هەرما بڕوتم کنە لەولا مامجلال بە قسەی خۆی لەگەڵ برادرانە هات بەحر العلوم و ئەحمەد چەلەبی و ئیتر ئەمانەی کەیسە لە حکمن یادی بەخێر ئەحمەد چەلەبیش نەماوە وتی ئەوە چێ ڕۆستم گیانتم هەڵا مامجلال هینیان کردووە جام زۆری هەرە مجەلێکیان مجەلەی برام قەت نەماوە مامجلال ملاوة حاضمة وتي ما لم لا بتم حوض روحها وتي مش شجر بالناب وهم جاني باتشي حتى يعني رتش بيبن وبينا خرز غير الجهاز جاب الفرع هذا واحد شغام لبركدو ببشتي كنترول كابل شتم زول لقل ما مزال شتم زول بالله مويت مع كبرتو حيفيكم براتان هذه وحزكم للعالم مني ورقن او ما مجال نام قاط قريه نام باشا قداني ابو اتفاقي دبشانيش بمصبدي سري اجد وام ريفراندوم جواب بيسرو برينا الرئيس شتێکی زۆر محکەمەکە چون مامجلال یعنی دەموپلێکی زۆر ئەجایبی هەبوو بۆ یەخستنەوەی ناوماڵی کورد بۆ یەخستنەوەی حتا شیعە و سونە یەخز ماڵێکتان کە شیلوتیر لە 1000 ساڵە شیلوتیر لێکە سون کەچی ئەوەیەکی خستن یعنی مامجلال بەداخەوەیتر هەرێک کەسێ تۆزێک باش بێت یان کە بوو بەسەرکەوێتر خوا ئیباتەوە نازانم خوا غەزەبی لێمان گردووە نازانم چێدینا ئەینا بڕاتانە مانەوەی مامجلال بمایە ئەم وەزعی سە خەڵک ئەیبینێ ئەوە ناوە يعني أوقات وخرابي ولا تم عشيكايا ببوني مامجال وانا نعم شو بيع بزور عزيز العاشر عزيز الجام بزراني خلقي وباشين شو لا دي كان شابه دائما نصيحته وسيتي خلق او كتباب انه كاريكو كيغنو بلا خوجي ما كانوا جناتي ما كان ولا مثل بقول بس من صار خلق ولا قبل جني بعسان قولي دا اشتريت مسكن او مشيت على اسكي لا خاطر يعني بداخل تبغى تشوف وكم أغنى شو عملي فأوش من مداهر باشو يتلو دوانة وزبطان تمدري جيبو تو دست خوش به دست خوش به لا دوانة خوشي اليوم يوادان خاصة بريك السكر همو يكيتين اجتماعي همو كرديكي هجوة باشا قبلاته إن شاء الله وجريد بربيته إن شاء الله دست خوش واسه رجع خمدين بنظر بارتيا يكتيا ديمقراطية كرد سوري الوحدة أم سرساقي بارتيا مام جلابة وش قال لك بزاني حجر بارجان وش خرجت خازن أم بجد أم همو السر جاوبة وحزار دلوفاني سر جان ورحي نمر جلال طلب مام جلال طلب فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون من هيك شيء منية كتعبير لبر اسمام جلال بلان يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر
باوەکانی ئێمەش بڕوانە إن الله مع الصابرين سەرۆکی گیانبازی گەلەکەمان لەدەستدا ئەویش بەڕێز ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات ملەتی کورد هەوڵ بدەین ئەم سەرۆکانەی خۆمان بپارێزین و وەکو بەڕێز مامجەلال دێ بل أحياء